پێویستە کورد هەر هەموو جارێوەکەم جارە و یەکدەنگ بێ یەک هەڵوێز بێ ئەمە جێ خۆشحاڵیە کە هەمومان هەست بە ئەوەکەین لەم قۆناغەدا کورد یەکدەنگی خۆی پارێزیە یەک هەڵوێستی خۆی پارێزیە. دیارە ئێمە وەکو خەڵکی قەزای ڕزگاری وەکو خەڵکی گەرمانوە وەکو کەسوکاری ئەنفال بە دیاریکراوی ئەمڕۆ گرتبوونەوەیەکی جەماوەریمان ساز کرد بۆ پشتیوانی کەسوکارەکانمان لە ڕۆژئاوای کوردستان. دیارە ئێمە وەکو کەسوکاری ئەنفال پێش هەموو کەسولایەنێک هەست بەو ئازارانە ئەکەین کە گەلەکەمان جینۆسایت ئەگرێت کە گەلەکەمان ئازارە درێت چکە ئێمە لە ڕابردوودا وەکو باشووری کوردستان و وەکو گەرمیان و ڕزگاری کە پایتەختی قوربانیدان و ئەنفالکردنە ئەو ئازارەمان چەشتووە بەشی هەموو پارچەکانی کوردستان وە بگرە بەشی چەند وڵاتێک قوربانیماندا و ئازارمان چەشتووە وێ ئیدانی ئەم کارانەکەین نامانەوێت چیتر گەلەکەمان لە هیچ کوچە و شوێنێکدا ئازار بچێژێت چینۆسایت بکرێەوە قوربانی بدا. ئێمە بەشی هەموو لای قوربانیمانداوە داوا لە هەموو کوردێکی بە شەرەفەکەین لە هەر کوچە و شار و وڵات و جێگەیەکە بێتە دەنگ ناڕەزایی دەرببڕێ بۆی دەنگمان بگا بە وڵاتانی زلهێز کە پشتیوانی حکومەتەکەی ئەحمەد شەرعەکەن کە گەلی کورد قەتڵ و عامەکەوە جینۆسایدەکە نامانێت جارێکی تر گەلەکەمان جینۆسایت بکرێ و نامانەوێت هیچ هەوڵاتیەک هیچ مرۆڤێک لە هیچ وڵاتێک کە جینۆسایت بکرێت چکە ئێمە ئەو قۆناغانەمان تێپەڕانوە و جینۆسایت کراوی نامانەوە هیچ لایەنێک و کەسێکی تر جینۆسایت بکرێ بە تایبەت گەلەکەمان لە هەر کوێیەک بێت. ئێمە وەک کەسوکاری ئەنفال وەک هاوڵاتیانی قەزای ڕزگاری ئەمڕۆ بۆ یەکدەنگی لە پرسی کورد لە پرسی نەتەوەیمان هەمومان هاتوین بۆ ناڕزایی دەربڕین دش بە ئەم تاوانکاریە دش بەم جینۆسایدە گەلی کورد کە لە شاری حەلەب و گەڕێکی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە دژی کوردانی ڕۆژ ئاواکرێ پێویستە کورد هەر هەموو جارێوەکەم جارە و یەکدەنگ بێ یەک هەڵوێز بێ ئەمە جێ خۆشحاڵیە کە هەمومان هەست بە ئەوەکەین لەم قۆناغەدا کورد یەکدەنگی خۆی پارێزیە یەک هەڵوێستی خۆی پارێزیە بۆیە زۆر زەرورە هەموو چین و توێژەکان هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو دەستگای ئەلێمەکان لەم قۆناغەدا یەک هەڵوێز بن بتوانن کارێک بکەن کە ڕنگدانەوەیەکی هەبێت لە ناو کۆی ئایدۆلۆژیاکان یا کۆی ئەو پرسە گرنگانەی کە بۆ قەزای کوردی دێتە پێشەوە هاودەنگ و یەک هەڵوێز بین.